سڵاوتان لێبێ و ئەم کاتەتان باش بەڕێزان لەگەڵتانین بۆ پێشکەشکردنی پانۆرامای ئەم شەو بۆ قسەکردن و گفتوگۆکردن لەسەر بابەتێکی دیکە. وەک دەزانن کە ماوەی چەند ڕۆژێکە هێرشێکی چڕ دەستی پێکردەوە بەسەر ڕۆژاوای کوردستان بەتایبەت بۆ ناوچەکانی تربەسپی و دەوروبەری و بەداخەوە کە زەرەر و زیانێکی زۆر لە بەشێکی ڕۆژاوی کوردستان کەوتووە و ناوەندە خزمەت گوزاریەکان پەچیان کەوتووە. ئەم هێرشە ئاسمانیانش لەلایەن تورکیاوە ئەنجام دەدرێت و تورکیا بە پاساوی ئەوە ئەم هێرشانە ئەنجام دەدات کە دەڵێت دەمانەوێت ئارامی سنوورەکانمان بپارێزین و لە دوایین قسەی سەرۆکی تورکیا ڕەجەب تەیب ئەردۆغان باسی لەوە کردو کە ئەم هێرشە ئاسمانیانی کە دەکەین بە تەنها سوودی بۆ خۆمان نییە بەڵکو سوودی بۆ هەرێمی کوردستانی شەیە بۆ پێی کە ئەو وای نیشان دەدات کە ئەمە جۆرێکە لە ڕاوەدونانی تیرۆرستان و پاکردنەوەی ئەم سنوورانە لە خەڵکی گێرە شێوێن. دەمەوێت بپرسم لە ڕاستیدا بیانووی تورکیا دروستە بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوی کوردستان و ئایا دەبێت چی بکرێت ئەگەر ئەم بیانوانە بیانووی دروستین دەبێت چی بکرێت بۆی تورکیا ڕابگیرێت؟ ئەمریکا هەڵوێستی چیە؟ وڵاتانی هەڵپەیمانە هەڵوێستیان چیە؟ و داواکاری کە هێزەکانی ڕۆژاوا هەیەە بۆ دانانی ناوچەی دژەفڕین لە ڕۆژاوای کوردستان بۆچی ئەم داواکاری جێبەجێ ناکرێت؟ و ئەم پرسیارانە لەگەڵ بەڕێز هۆزان ئەفرینی ڕۆژنامەنووس لە ستۆدیۆ گفتوگۆ دەکەم. کاکۆزان بەخێر بێیت، سوپاس بۆ ئامادەبوونی جەنابەت. کاکۆزان لە ڕاستیدا ئەو بیانوانە چین کە تورکیا بەکاری دێنێت بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوا؟ سپاس بڕاستی ئەو ئێرشین کە لەم ڕۆژانە لە دژی ڕۆژاوای کوردستان کە بەکارهاتووە لەلایەن فرۆکە جەنگیەکانی تورکیا هەروە فرۆکەکانی بێ فرۆکەوان ئەمەشی تازە نییە. بڕاستی ئەمە دەمەکە درێژە. ئێرشەکانی فرۆکە جەنگیەکانی تورکیا هەروە فرۆکە بۆ فرۆکەوان لەسەر ڕۆژاوای کوردستان بەردەوامن و بەتایبەت لە دوای 2017 لە مانگی 4 دەست پێ بوو تا ئەمڕۆژ ئێمە دەبینن بەردەوامی هەیە. بەڵام هەرچی بیانیەک هەبێ بیانیەک یا حجەتێک هەبێت ئەوە بڕاستی ئەم ئێرشانە ئەگەر هەرچی بێ عەفرین لە بەرچاوی خۆمانە لە کاتی عەفرین بۆچی عەفرین داگیر کرا؟ یعنی سەریکانی بۆ داگیر کرا لەوانەیە لەوانەیە ئێستا برادەرێک بە من بڵێ کاکە ئەو تەقینەوەی کە لە شاری ئەنقەرە سەبەبی ئەم ڕووخاندنی ئێستەیە منیش ئەڵێم کاکە زۆر باشە لە کاتی عەفرین هیچ تەقینەوە نەبوو. لە کاتی عەفرین پەکەکە بە هیچ شیوەیەک چالاکی نەل پێش ئەو و نەدوای ئەوش هەر عەفرینیش داگیر کراوە و دنیا ڕۆخە پەکەکە یەک عەمەلی نەکرد لە تورکیا. یعنی با واقعی بن و کوردی تورکیاش هەر قسەیان نەبوو. عەفرین بەو شێوایی چوت سەریکانی بە هەمان شێوە گریسپی بە هەمان شێوە. یعنی لێرە شتێک هەیە بڕاستی من پێم وایە تەنها مەسەلە تورکیا نییە، مەسەلە سیاسەتێکی نێودەوڵەتی هەیە. سیاسەتێکی نێودەوڵەتی هەیە. ئەو سیاسەتی نێودەوڵەتی شتەکان تەوازن دروست دەکات لە پێناوی بەرژەوەندیەکانی خۆیان. ئێستا لە ڕۆژداتی ناوین سیاسەتێکی پەیڕۆ دەکرێت. ئەو سیاسەتە بێ لە بەرژەوەندی ئەو لایەنەی نەدیار لایەنی نەدیار هەیە دنیا بڕێوە دەبن. ئەو لایەنەی نەدیار ئەوان سیاسەت دەستنیشان دەکەن، ئسلوبی سیاست دەستنیشان دەکەن، شێوازی سیاست دەستنیشان دەکەن. هەروەها ئەم پرۆژەی کە ئەکرێت و ئەم ئێرشانەی کە دەکرێت چی لە فلەستین بێ و چی لە کوردستان بێ و چی لە هەر شوێنێک بێت بڕوا بکە ئەمە هەموو پرۆژە دانراوە و ئەمە لە پشت پەردە لایەنی بەهێز هەیە پەیڕوو دەکات و جێبجێ دەکات. و بەڵام ئەمانەی کە ئێستا تورکیایە یان پەکەکەیە یان ئیسرائیلە یان حەماسە یان هێزەکانی سووریە دیموکراتیک کە لە ڕۆژاوی کوردستانە یان هەر شتێک بێت ئەمەنە دەسەڵاتیان نییە بواقع لەسەر ئەوان هەیە. باو ئێمە واقعی بن. دەستێکی شاراوە هەیە بۆ ئەم کێشە. بەڵێ ئەو شتا هەیە چونکە باشە تەماشەکە یەکسەر
پێش مەسلەی ئێرشی ئەردوغان و تەقینەوەی ئەنقەرە خۆتە نەزانن لە دەیرە زۆر شەڕێکی زۆر عشائیر و عەرەب و هەموو کۆکردن لە دژی هێزەکانی سووریە دیموکراتیک تەماشەکە لە کەرکووک بە هەمان شێوە لە هەمان شێوازی گەل ڕۆژاوای کوردستان لە کەرکووکیان کردن یعنی ویسیان ڕۆلی یەکەتی نەمینێ بوون هونا یعنی ئەم شێوازانە ئەمە هەموو بە پیلانە هەموو بە پرۆژەیە ئەمە بە ئاسانی نایەتەوە بڵێ وەڵە خەتای فلان کەسیە خەتای فلان کەسیە لە ڕاستیدا سیاسەتەکەیە ئەو سیاسەتە ئەبێ ئێمە ئاگادار بن وەکو کورد ئێستا بوونمونە وتم یعنی تورکیا ئەفرین داگیر کرد تا ئێستا و 5 ساڵ ئەفرین داگیر کردووە هەموو خەیرەتی ئەفرینی بردووە داری ئەفرین ئەبڕێ ئەفرۆشێ بە ئەرەزوی خۆی مڵک و مەوەڵ هەموو ئەفرۆشێ و بکێ بە ئەرەزوی خۆی بەڵام ئێستا ئەگەر ئەو چەند ئێرەشێکی لەسەر ڕۆژهەڵاتی فرات کە باس دەکەن خۆ ڕۆژاوای کوردستانە بڕاستی من پێم وایە ئەمە یەکەم نییە و لەوانەی ئاخرجی نەبێ چونکە سیاسەتی کە لە ڕۆژهەڵاتی ناوین بەڕێوە دەچێت ئەو سیاسەتە ئێمەی کورد ئێمە وەکو کورد ینی لە هەر چۆر پارچی کوردستانیش ئێمە بوون بە زانی چۆنا ئێمە وەکو کورد ینی بەرهەمەکە لەبەر دەستی هەموو لایەکە چونکە ئێمە بڕاستی لەناو خۆماندا یەک نین و ئەو لایەنەی کە ئێوێن پرۆژەکەیان و جێبجێ بکەن لە هەر شوێنە بێن لایەنێکی کوردی بکاردێنن یان لایەنی لە دژی لایەنی کوردی بکاردێنن بۆ ئەوەی کێشەکەن ئەڵوزتر ببێ و بەرفەڕەوەتر بێت باشە لانی نێودەوڵەتی هەڵوێستی چیە لەم نێوەندەدا ینی ئەمریکا لە سەر هەمویانەوە بەداخەوە لایەنی نێودەوڵەتی وتم ینی لەوەنەی پرۆژە خۆیان ینی پرۆژەی خۆیان بنیانی ئەو شتانە بەس خۆ ئەمریکا دەڵێت ئێمە لەگەڵەوە دانین هێزەکانی ڕۆژاوا ئەنی هاوپەیمانی ئێمن و هێزێکی متمانە پێکراوی ئێمن و هاوکاری سەربازیانەکان کۆبنەوەی بەردەوامیان هەیە پێکەوە ئەمریکا خۆی طبعاً ئەمریکان طبعاً ناڕازیە لە ڕاستیدا ئەمریکا ناڕازیە بەس ئەمریکاوەی چی بکێ ئێستا بوونمونە هێزەکانی سووریە دیموکراتیک ڕاستە هاوڕێ لە دژی داعش هاوڕێیە بوو پاراستنی بەرژێندەکانی ئەمریکا هاوڕێیە بوو پاراستنی نەوچەی ڕۆژاوای کوردستان ئەو شتانە هەپێکەوە هەوپەیمانن بەڵام بە هەمان شێوە با ئێمە بیر نەکەن زیاتر لە 50 ساڵە ئەمریکا لەگەڵ تورکیا هەوپەیمانە هەوپەیمانی ناتووە یعنی بەهێزترین هەوپەیمان ناتووە بۆیە ئەمریکا واز لە تورکیا ناینێ لە شێوازی کە ئێستا لەگەڵ کورد پەیوەندی هەیە ئەوەی لەگەڵ کوردە احتیمالە کاتیش بێت احتیمالە کاتی بێت بەڵام ئەوەی لەگەڵ تورکیا کاتی نییە ئەوە چارە نووسی زازە یعنی ئێستا بۆ نمونە تورکیا تەماشا بکە لەگەڵ ئیسرائیل هەوپەیمانی عسکەریەیە تورکیا ئێستا لە کەناڵەکان ئیسلامیەکانی ئێمای کورد هەڵخارتەون بڕاستی یعنی ئەڵێن تورکیا ئیسلامیە و ئیسلامیە فلان ئیسلامیە و فلان دەوڵەت ئیسلامیە بەڵام ئێمە تەماشا دەکەن احتیمالە سیاست لە سیاست زۆر میمەزانی ئێمە وەکو کورد لە سیاست تێناگەن بڕاستیانێ ئێمە لە سیاست زۆر لاوازن ئێمە لە عسکەری بە پلەی یەکەمن بەڵام لە سیاست ئێمە دووڕاون یعنی بۆچی دۆڕاوین کاکۆزە بۆچی لەبەر ئەوەی بۆ سیاستێکی سربەخۆ ئابوووریکی سربەخۆ پێویستە بەڵێ کە ئابووری کورد سربەخۆ نییە ئابووری کورد سربەخۆ نییە ئەوە ئێمە تەماشەتکەن هەر لە هەرێمی کوردستانیش ئاوا دنیا ئەڕۆخێت تا موچە لە بەغا بوو ئێمەی دێت بوونمونە ئاوا مەکتەب و قوتوبخانە هەموو داخراون ئێستا بایکوتن مامۆستا و بایکوتکردنە بوونمونە بۆیە من کەوا ئەڵێم بۆ هەموو لە ئەستی کورد بگشتی 4 پارچی کوردستان ئێمە لەبەر ئەوەی ئابووری من سربەخۆ نییە سیاسەتی ئێمەش سربەخۆ نییە سربەخۆ نییە با ئێمە واقعی بن هیچ لایەنێکی کوردی نەتوانە بڵێ من 100% سربەخۆمە سربەخۆیی کێشەیە چونکە سربەخۆیی ئەبێ ئابووری تۆ هەبێ سربەخۆ بێ ئەگەر ئابووریت سەربەخۆ نەبێ اقتصادی تو سربەخۆ نەبێ تۆ نەتوانێت سیاسەتێکی سربەخۆیانان پەیڕۆ بکەیت و جێبجێ بکەیت بۆیە نەچارن ئێمە
بگوێرەی سیاسەتی نیودۆڵەتی ئێمەش جیبجوڵ بکەن ئێمەش ئەڵێن بوون منە لەگەڵ ئەمریکا ئێمە زانن ئەمریکا پشتیوانی ئێمە بە تەواوی ناکات ئێمە زانن ئەوە ڕەفرەندوم لە دوای ڕەفرەندوم خۆتە ناگادار بوون ئەمریکا بێدەنگ بوو کەرکووک و هەموو نیوی کوردستان چوو ئەمریکا بێدەنگ بوو بوونمونە کەواتە ئەبێ کورد لایەنی کوردی لایەنەکانی کوردی ئەبێ هەوڵ بدەن لە یەکتر تێبگەن من ناڵێم با ئاشکارە اعلان بکەن یەکیتی نەتەوەی کەس قبول ناکێت نە تورکیا قبول دکە نە ئیران قبول دکە نە عێراق قبول دکە و نە سووریا قبول دکە کەواتە ئەمریکاش قبول ناکە کەواتە هەموو لایەنەکانی نیودۆڵەتی بۆ بەرژەوەندی خۆیان قبول ناکەن کە کورد یەک بگرێت بەڵام لێرە کورد ئەتوانێت بە هەڵوێست ئەتوانێت بە بوونمونە تەماشاکە عرب بۆ مەسلەی فلەستین و حەماس ئەزانێت چی دەکەن ئێستا ئەگەر دەوڵەت خۆی بەڕەسمی نەتوانێت هیچ بکەیت خەڵکی خۆی هان دەدێت ئەڵێ فەرموو هەوکاری حەماس بکەن فەرموو پشتیوانی لە حەماس بکەن ئێمەی کورد بەداخەوە ئێمە چ لە باکوور بێ چ لە باشوور بێ چ لە هەشوونک بێ لایەنەکانی ئێمەی ئیسلامی ئێمە دەبینن تا ئێستا بۆ ڕۆژاوایی کوردستان یەک مانگە بێدەنگن بەڵام بۆ فیلەستین یەکسەر دەنگیان بەرز بوو بۆچی ئێمە ئەمام نەمگوت وتم سیاسەتی ئێمە سەربخۆ نییە لایەنەکانی سیاسی ئیسلامی کوردی ئێمە سەربخۆ نین لەبەرەوەی اقتصادیان لە لایەنێکیە لە قەتەرە لەوایە قەتەر ژێڵێ ئەوا بکەن ئێوە نەچارەوە بکەن ئەگەر قەتەر گوتی بیکە ئەو کەسەی لێرە کە نزیکی قەتەرە ئەبێ نەچارە بکێ ئەگەر نیکە پارە نادێ اقتصاد نادێ پارە تەواوی یوخ چوو ناما هیچ نەما کەواتە چی بوو کەواتە ئەو کەسانە ئێوێن نەچارن دەرکەون بە ناوی یەکەتی مامۆستایانی تۆ ڕخنەوە و ئەوانە پشتگیری ڕخنەو لە پارتە ئیسلامیەکانی کوردستان هەیە لەوەی کە هاوخەم نین بۆ ڕۆژاوا بەڵام هاوخەمن بۆ فەڵەستین بەڵێ ئەبێ ئەگەر من ناڵێ بوو فلەستین با ناکەن بەڵام بە هەمان شێوە با لە بەردەم عالەم بۆ دڵی خەڵکی ڕۆژاوای کوردستان کە ئەو مناڵانە ئەو کەسانە هەموو شەهید بوون ئەوە بوون با بگوتە ئێمە بۆ ئێرشی تورکیا و ئیسرائیل ئێمە ناڕازین تورکیش با بگوتە تورکیا و تورکیا ئەمە ناکەونە بەردەم بەرپرسیارەتێکی مێژووی و ئەخلاقی بۆ داین بۆ ئایندەیان کە بەم شێوەیە هەڵسوکەوت بکەن ئەمە بەرپرسیارەتێکی مێژووی نییە بۆیان بڕاستی من حەز دەکەم ئەم شتە بڵێن ئێستا من پەیوەندیم لەگەڵ ئەو لایەنانە هەمیان هەیە وەکو ڕێز و احترام و لەگەڵ سەرکردەکەیان و من وەکو ڕۆژنامەنووسێکی هاتوچوونی ئەوانش دەکەم و کەناڵەکانیانش و بەڵام من کە ڕەخنا دەکەم ئەبێ ئەوەنش قبول بکەن زانی بوو چونکە من وەکو ڕۆژنامەنووسێکی ڕۆژاوای کوردستان من ڕەخنە لە هەموو کەسێک درم من لە هەموو لایەنەکان دەکەم ئەمە مافی منە لە کاتی کە من ڕۆژنامەنووسم من دەرچووم سەر کەناڵەکان ئەبێ واقعیانە قسە بکەم ئەبێ دڵی ئەو خەڵکە خۆش بێت کە گوێ لەمە دەگرێ نەکو من بێم چەپل و ڕێزان بدەم بۆ ئەوەی کە دڵی ئەو لایەنە نەخۆش بێت و دڵی خەڵک نەخۆش بێت خەڵک بۆ من ئەساسە خەڵک هەموو شتێکی ئەساسە ئێستا بوو نمونە ئەو لایەنەی سیاسی کە ئیسلامی ئەو ڕۆژ دوونی وازانم کە تەسریحیاندا داخیانیاندا بە ناوی زانایانی کوردستان کاکە ڕێزم هەیە شتێکی باشتان کردووە بەڵام بۆ ڕۆژاوای کوردستانی بکەن یعنی ئەو کاتە منیش دڵم خۆش دەبێ منیش پشتوانیتان لێ دەکەم یعنی ئێمە لە دژی کوشتن نین ئێستا زۆر کەس هەیە پێ خۆشەکە یا حەماس خەڵکی ئیسرائیل دکوژێ یا ئیسرائیل خەڵکی حەماس کوژێ من پێم وایە کوشتن باش نییە و چارەسەری نییە شەر چارەسەری نییە تەقینەوە چارەسەری نییە ئێرشکردن چارەسەری نییە ڕووخانی ژێرخانی ئابووری لە ڕۆژاوای کوردستان و لە غەزا و لە ئەوانەژی چارەسەری نییە چارەسەری گۆنجاو ئەبێ هەموو لایەنەکان یەکتر تێبگەن گفتوگۆ بکەن گفتوگۆ پێش هەموو شتێک گفتوگۆ هەموو شتێکی جوان دەکێت ئێستا ئەگەر حەماس لەگەڵ فیلەستین هەرچی بکێت ئێمە هیچ ئێمە وەکو کورد چی ئێمە بڵێن وەڵڵاهی لەلای ئەوان احتیادیە چونکە ئەوان سیاسەتێکی خۆیان دەکەنانی ئەوە بە ئێمە ینی هیچ ناکرێتیانی بەس ئەوەی ئێمە ئەگەر لایەنی سیاسی ئیسلامی کوردی خۆمان لێرە قسەیەکی جوان بۆ مناڵێکی ڕۆژاوای کوردستان بکەن وەڵی دڵی هەمومان ئاوا ژین دەبێت و من هیوەدارم کاکعلی باپیر
بتایبەت کە پەیوەندی هەیە لەگەڵ هەموو لایەک و کەسایەتێکی یعنی لەناو ئیسلامیەکان ئەزانێت چۆن پەیوەندی بکات و ئەو داخوێنەکانی کە ئەیا بوو فلەستینەکان بۆ ڕۆژاوایش کوردستان من ناڵێم با لە دژی تورکیا بەتایبەت بڵێ ئەوە من ئەڵێم کاکە تەنها لە دژی ئەو کوشتنی بەس بۆچی هەر بەتەنها ئەو ینی خۆیمە چەند پارتێکی دیکە ئیسلامیشمانەیە لە هەرێمی کوردستان یەکگرتووی ئیسلامی ناتوانن بیکن من دڵنیام برادرانی یەکگرتو ناتوانن بکەن زانی بۆ چونکە لە قەتەر بڕیار بۆیان دێت ئەما من واقعینە قساکەم ئەوە نتوانن چونکە قەتەر ئێستا قەتەر لەگەڵ حەماسە پشتیوانی حەماس دەکات بتوندی بۆیە یعنی ئەمەش ئەوان نتوانن هیچ بکەن بەڵام کاک عەلی باپیر قسەکە و خۆی تەسریح دەدێت مباشر بۆیە من ئەڵێم یعنی وەکو پێشنیارێک پێ ئەڵێمانێ وەکو دیکە ینی پێ دوایە بۆ چوونی ئەم پارتە ئیسلامیانە کاریگەری لەسەر دۆخی ڕۆژاوە دروست بکات و ئەم داواکاریان ئاڕاستاکەی بەڵێ لەبەرەوەی لایەنەکانی دیکە هەڵوێستیان دیارە یعنی لایەنەکانی دیکە ئەلمانیەکان هەڵوێستیان نیشتیمانیە بەڵێ و هەم لەگەڵ ینی لەگەڵ شەڕی ئیسرائیل ژینین و لەگەڵ شەڕی لە ڕۆژاوی کوردستانیش نین لە بەس خۆ کاک ئۆسان بۆ نمونە کە تورکیا بردومانی ناوچەکانی هەرێمی کوردستان و گوند و شاخەکان دەکا هەموو بەشی زۆری لە پارتەکانیش پێکەوە ئیدانی دەکەن بەس ئەو هەر بەردەوامە لەسەر هێرشە ئاسمانیەکانی ینی هەز دەکەیت تورکیا بەم پارتە ئیسلامیانە ڕابوەستێ بڕاستی زانی چۆنە ئێستا من پێم وایە ینی بە قسەی لایەنەکانی ئیسلامی تورکیا ناوەستێت تەواو بەس من قسەیەکم وتم بوو مێژوو هەڵوێست جوانە هەڵوێست ئەمینێ ئەمینێ ئێستا بوونمونە ئەو تەسریحی کە زانایانی ئیسلامی کوردستانیان من خۆم ئەمڕۆ تەمەشەم کرد لە هەموو کەناڵەکانی ڕۆژاوی کوردستان بە تایبەت ئەمەنەی فەیسبوک و تویتر و ئەمانە بڕاستی هەمیان بەڵاویان کردووە ڤیدیۆکە ئەڵێن ینی بە شێوەیەکی دیکە ئەڵێن ئەمە هەنگاوێکی باشە بۆ ڕۆژاوی کوردستان کە ئێستا پێشگیری ڕۆژاوی کوردستانیان کردووە نەکردووە وەک تەنس بەڵێ ئەوە لای من پێم نەخۆش بزانی چونکە بڕاستی ئەمە بوو مێژوو ئەینووسری ئەمە مەیژوو ینی تاریخە بۆیە پێم خۆشە لایەنەکانی ئێمەی ئیسلامی هەڵویستی خۆیان بە شێوەیەکی دیکە نیشان بکەن ئەگەر بوو دراوسەی خۆی کردن با برای خۆش بکەن براژی پێویستە یعنی برای تۆ ئەگەر هەر لە ئیسلامی واڵێن ئەگەر برای تۆ لە غەڵەتیش ئەبێت تۆ هاوکاری بکە یا پشتیوانی بکەیت یعنی بۆیە یعنی ئەگەر تۆ لەگەڵ برای خۆت جینیە کاکە وەکو لایەنی سیاسی بەس وەکو لایەنی ئاینی وەکو لایەنی ئینسانی ئەبێت تۆ پشتیوان بێت ئێستا من حەز ناکەم من بڵێم وەڵاهی با ئێمە هەمومان بچن شەڕی تورکیا بکەن ئەو درووە ئەوە ڕاست نایە با ئێمە بڵێن هەمومان بانگی تورکیا بکەن کاکە ڕاوەستا ئەم شەڕە ڕاوەستینە بانگی تورکیا بکەن کاکە وەکو سیاسەتی سەرۆک مام جەلال بە ئەردوغان کە یەگوت وەرە دانیشتن بکە لە ژێر قوبەی پەرلەمان ئەوە لەگەڵ هەدەف بە هەمان شێوە داوا لە سەلاحەدین دەمیرتاش و دەیلێزانای کرد و ئەحمەد تورک گوتی بچن لە ژێر قوبەی پەرلەمان دانوستاندن بکەن گفتوگۆ بکەن کێشەی خۆتن چارەسەر بکەن من ئەوە پێم خۆشە لایەنەکانی ئێمە چی ئیسلامی بی چی سیاسی بێ هەمیان داوا لە ئەردوغان بکەن کاکە وەرە تۆ کەسێکی ئیسلامی و کاکە ئێمەش دراوسەنە با ئێمە بە گفتوگۆ چارەسەر بکەن یعنی بڕاستی نە پەکەکە ئەتوانێ تورکیا بڕوخینێ نە تورکیا ئەتوانێت کورد بڕوخینێ بۆیە ئێستا پێکوە ژیان دەکەن پێکوە با ژیانێکی بە ئاشتیانە وەک چۆن پرۆسێ ئاشتی لە باکووری کوردستان لەسەر دەستی مام جەلال دەستی پێکردنەوە سێوە پێمان خۆشە ئەو پرۆسەیە بەردەوام بێت بۆ ئەوەی کە کوردی ڕۆژئەوەش سوودمەند بن و دوور بن لە کێشە و کوردی باشووریش ئەو ئێرشی کە لەسەر سنوور و ئەوەنە ئەوش نابینێ یعنی ئێمە کە من ئێستا ئەو قسانە دەکەم من لە بەرژوەندی هەموو لایەک قساکەم یعنی شەر سوودی نییە جەنگ سوودی نییە ڕووخاندن سوودی نییە کوشتن سوودی نییە ئەوە ئاشتیانە بە شێوەیەکی ئاشتیانە دیالۆگ بۆیە من داوا لە هەم لایەنەکانی ئیسلامی خۆمان دەکەم و هەم علمانیەکانی خۆمان و کوردستانیەکانی خۆمان
هەمووتان داوا لە تورکیا بکەن با لەگەل کورد بە دیالوگ باش و داوا لە کوردجی بکەن بە هەمە شێوە کاکە دانشن دیالوگ بکەن ئەمە جگە لەوە نابێ یانە شەرق ئەوسەط ڕۆژهەڵاتە ناوین ئەبێ ئێمە چی بە دیالۆگ ئاشتی دروست بکەن ئەگەر ئاشتی نەبێ کێشە هەمومان زرار دەبێ ئێستا بوون منە ئیسرائیل چەند بقووەتە زۆر بقووەتە بەڵام ئەوەندە شەیدی هەیە ئەوەندە کوشتنی هەیە ئەوەندە شەیدی لە تەرەفی فلەستینی هەیە ئەوەندە هەردوو لە شەیدیان داوە لای ئەوە شەیدە ئەگەر من و تۆ بڵێ لەگەڵ لە شەید نییە بەس لای ئەوەن شەیدە ئێمەش لای خۆمە شەیدە تورکێش لای تورکیا شەهیدە بۆیە ئەبێ ئێمە واقعیانە نزیک ببن سیاست بکەن تۆ دڵی خۆت لەگەڵ ملەتی خۆتە ئێمریش لەگەڵ ملەتی منە باشانی ئەم لایەنانە درک بەم ڕاستیە دەکەن کە ئیتر کارت تاکە کارتێکە بە دەستیانەوە ما بێ گفتوگۆ ینی ئەی بۆ نایکەن کەواتە بڕاستی ئەوە من سەرەتا من ڕاستیدانی تورکیا دەڵێت من بۆ بەرژەوەندی وڵاتەکەم و پاراستنی سنوورەکانم ئەمە دەکەم و ڕۆژاواش دەڵێ دەمە داگیرکاریە و تەجاوزکردنی مافی خەڵکی ڕۆژاوایە و کەواتە ئیتر دەبێ بگەنە ڕێککەوتنێک دەبێ بگەنە چارەسەرێک ئەم چارەسەرە چۆن دەکرێت دەستخۆش ئێستا من طبعا وەکو بۆچوونی خۆم یعنی وەکو ڕۆژنامە نووسکی ڕۆژاوای کوردستان پێم خۆشە کە لەم شەڕ و جەنگە هەر چەندە شەیدجی هەنا کوردی خۆمانی ڕۆژاوی کوردستان و تورکیا ئێرشێکی سەر ژێرخانی خۆمان کردووە و ڕووخاندنێکی زۆری کردووە بەڵام پێم وایە ئەگەر لە ئیدارەی زاتی داوا لە عالەم و جیهان بکێ کاکە ئێمە با لەگەڵ تورکیا با ئێمە دانشن با ئەم کێشانە بە گفتوگو چارەسەر بکەن ئەو کاتان پێم خۆشە ئیدارەی زاتی ڕۆژاوای کوردستان داوا لە دنیا بکات کاکە وەرن ئێمە لەگەڵ تورکیا دانشن هیچ کێشە نییە با ئەم کێشانە چییە بۆچی تۆ شەڕی من دەکەت ئەگەر کێشەی تۆ لەگەڵ پەکەکە هەیە کاکە پەکەکە لە شاخەکانی تورکیایە پەکەکە لە قەندیلە پەکەکە لە شاخەکانە تۆ یەت ژێرخانی ئێمە ئەڕۆخینێ هوکەرەکە چییە ئەگەر عالم بکەن دنیا بڵێ کاکە ئێوە لە هێنگەری نزیکی پەکەکان ئەو کاتە ڕۆژئاوای کوردستان ئەوان ئەتوانن بە شێوەیەکی دیکە داوا لە پەکەکەش بکەن کاکە ئەوە ڕەوشی ئێمە لەبەر چاو بکرە ئێمە شتێکی بدیالۆگ هەموو شتێکی بدیالۆگ یعنی بۆیە من پێم وایە ئەگەر بە دیالۆگ و بە شیوازێکی ڕاستەقینە جومجۆڵ بکرێت و لایەنەکانی سیاسی هەم کوردی و هەم لایەنەکانی دەوڵەتی بوونمونە ئەمریکا ئێستا یەکیتی پارتی داوا لە ئەمریکا بکەن هەروەها پەیەدا داوا لە ئەمریکا بکات کاکە وەرە ئەم لەگەڵ تورکیا با ئێمە نزیک ببن با ئێمە شتێکی بکەن وەکو جاران چۆن ساڵح مسلم ئەچوو بۆ تورکیا ئاسیا عەبدوڵڵا ئەچوو بۆ تورکیا ئیلهام ئەحمەد ئەچوو بۆ ئیستانبول ئەچوون هاتو چۆن دەکرێن لەگەڵ معارەزی سووری و ئەوانە کاتی خۆ سەردەمی مام جەلال بوو مام جەلال هەبوو تەماشەکە هەموو شتێک لە ئاشتیانە بوو بەڵام کە مام جەلال نەخۆش کەوت و مام جەلال عمری خۆی کرد ڕەوەنشاد بێت هەموو شتەکان تێک چوو یعنی من پێم خۆشە سیاسەتی مام جەلال دووبارە لە لایەنەکانی کوردی و من وەکو پێشنیارشکی بوو سەرۆک بابڵ جەلال تاڵەبانی دەکەم کە جارێکی دیکە بە سەرۆکی یەکێتی نیشتیمانی هات هەڵبژاردن داوای دەکەم کە ئەو دەستپێشخەریکی پێشکەش بکرێت بوو لە نێوان تورکیا و ڕۆژاوای کوردستان دەستپێشخەریەکی بوو دیالۆگ بوو ئاشتیانە شتێکی جوانە بەس خۆ تورکیا ینی پەنجەی تۆمەت ڕادێکێشە بۆی کە دەڵێت یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆ نمونە دژی بەرژەوەندەکانی تورکیایە و بۆ نمونە دەبینیت سزای پارێزگای سلێمانی دراوەوە ئاسمانی تورکیا بەڕووی پارێزگای سلێمانیدا داخراوە خۆی یەکێتی نیشتیمانی کوردستان چۆن بتوانێت پێشنیارێکی وا بکە پێم وایە ڕاستە تورکیا فکرکی وا دەکات بەڵام پێم وایە ئەگەر سەرۆک بابڵ جەلال تاڵەبانی شتێکی وا پێشکەش بکات خراپ نییە و هەوڵدان باشە با هەوڵدانێکی بکات ئەمەش کە لە ئەنجامی کۆنگرەی پێنجەمینە ئێمە پێمان خۆشە پرۆژەیەکی ئەوە ئاشتیانە لە نێوان لایەنەکانی کوردی و تورکیا چارەسەرگی ببینن یا دیالۆگێکی بکەن یعنی با پرۆژەیەکی وە هەبێ پێم وایە خراپ نییە یعنی تورکێش لەوەنەی تورکیا وەڵامی ئەوە بێت کە بەڵام من پێم وایە کە تورکیا وەڵامی تۆن نابێ بۆ ئەوە چونکە
ئەمە پرۆژەیەکی لە خزمەتی تورکیاژی لە خزمەتی تورکیاش بەمان شێوە بۆیە ئەو کاتە پێم وایە کاک نیشتیروان بەرزانیش لەم دوایە باسی ئەوەی کردووە کە ئەبێ لە نێوان یەکێتی و پارتی شتێکی تازە هەنگاوێکی تازە دیالۆگێکی تازە دەست پێ بێت پێم وایە ئەو کاتە یەکێتی نیشتیمانی کوردستان ئەتوانێت هەر لەگەڵی پارتیش بتوانێت بێ ئەوەش پێشکەش بکە ئەو پرۆژەیە پێکوە ئەتوانێت لەگەڵ تورکیا پێشکەش بکەن پێم وایە ئەمە شتێکی یعنی غەریب نییە. زۆر باشە کەواتە ینی کاک هۆزان ئەگەر بەو شێوەی کە تۆ باسی دەکەیت دۆخەکە بەم شێوەیە بەردەوام بێتی چاوەڕێی ڕۆژاوای کوردستان دەکات. پێم وایە ئەگەر هەوڵدان هەبێت شتێکی مەحاڵ نییە هەموو شتێک ئەکرێت بەڵام هەوڵدان پێویستە جگەلەوە ئەبێ لەگەڵ بڕاستی لایەنەکانی ڕۆژاوای کوردستانیش ئەبێ لەگەڵ لایەنەکانی ڕۆژاوی کوردستان بە هەمە شێوە دانوستاندن هەبێت بوو ئەوەی کە بە شێوەیەکی ئارام دەست بە دیالۆگ بکەن و هەوڵ بدەن قەنەعەتی بەوانژی بکرێت کە ئەوەن ئامادە بن بوو گفتوگو لەگەڵ تورکیا بە تایبەت زانی چۆنە چونکە تورکیا لە ناتووە من کەوا قساکەم چونکە تورکیا ئەندامی ناتووە با ئێمە واقعی بن ئەمریکا و دنیا و عالم واز لە ناتۆ ناینن بوو خاتری ئێمە وەکو کورد ینی ڕاستە ئێمە لە دژی داعش لە پێشمەرگەجی و یەپەگەجی ڕوولی یەکەم بوون بەڵام بەرژوەندی نێودوڵەتی ئەوە بە ئەساس وەرناگرێ چی بە ئەساس وەرەگرێ بەرژوەندیەکانی وڵاتی خۆیان نیشتیمانی خۆیان ئەمنی قەومی خۆیان ئاسازگرن کە ناتۆ بۆیان شتێکی ئەساسە لە ڕۆژداتی ناوین کە تورکیا واتە تۆ دەڵێیت ڕۆژاوان نابێت چاوەڕی هاوکاری لە ئەمریکا بکەین دوجار لە بینی ڕۆژاوا و تورکیا ئەمریکا تورکیا هەڵبژێرێت من وتومە ئەبێ ڕۆژئاوا لەگەڵ ئەمریکا داوا بکەیت نەکو داوا نەکەی بێ داواکار بێ چونکە من وتم ئەمریکا ینی بەگووری بەرژوەندی خۆی ئیش دەکات لەگەڵ ڕۆژئاوا واقعکە بەڵام با ڕۆژئاوەش بوو بەرژوەندی خۆی داوا لە ئەمریکا بکە ئەمێ کێشە چارەسەر بکەیت ئێستا چی ئێستا چەند جار ئەمریکا ویستیەتی ئەمریکا ویستی شتێکی بکەیت بەڵام نەیکرد بوو نەیکرد ئەبێ ئەوانشی گوێ لە ئەمریکا بگرن طبعاً ینی ڕۆژاوای کوردستان بزان بە ئەمریکا چی دەوێ ئەمریکا داخەوزیەکانی ئەمریکا چین چۆنە ئەمریکا چی دەوێ بگووری ئەو بە ئەوش بەو شێوەی جومەجۆڵ بکەن لەگەڵ ئەمریکا یعنی پێم وایە ئەمریکا ئەگەر ڕوولی خۆی ببینێت ڕوولی خۆی ببینێت ئەگەر یەکیتی و پارتیش داوا لە ئەمریکا بکەن بە هەمان شێوە هەورابن ینی هەوبیر بن لەسەر مەسلەی ئاشتیانە لەنێوان تورکیا و ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستانیش پێم وایە ئەمە هەنگاوێکی باش دەبێت ئەگەر وەکو فشارێکی لەسەر تورکیا دەبێت کە تورکیا نەچات بێ ڕاوەسێ ئێستا بۆچی کاتێک تورکیا ڕاوەستا لەسەر دەمی کە من ئەڵێم یەکیتی ئەو کاتە مامجەلال بوو ئێستا ئەو کاتە جەماعەتی ئێمەی ڕۆژاوای کوردستان هەموو هاتوو چوونی تورکیا دەکرد زۆر بە ئاسانی بۆچی کەواتە سیاسەتی سەرۆک مامجەلال ئەو کاتە زۆر کارڕابوو زۆر پێمان خۆشە لایەنی کوردی هەمیان خۆیان بکەن یەک بە هەمان سیاسەتی سەرۆک مامجەلال پەیڕوو بکەن بۆ ئەم مەسلەی ئاشتی چونکە مەسلەیەکی گرینگە مەسلەی ئاشتی گرینگە واللهی بشەر بجەنگ بە ڕووخاندن بکوشتن چارەسەری هیچ نابێت و هەر کێشە گەورەتر بن. زۆر باشە کاک هۆزان من دەگەڕێمەوە لا داوکارانم پێم دەڵێن کە کۆنگرێکی ڕۆژنامەوانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا هەیە سەبارەت بە گەژی و ئاڵۆزیانی کە هەیە لە فەڵەستین و ئیسرائیل ئەو کۆنگرە ڕۆژنامەوانی دەبینین و دواتر دەگەڕێمەوە بەلای میوانەکە. هیچ شتێکمان نییە بۆی کە ڕق بڵاو بکەینەوە ئێمە نامانێت ڕق بڵاو بکەینەوە ئێمە دژی تیرۆرین ئێمە بە هەموو شێوەیەک ئیدانەی ئەو شەڕ ئەەکەین هەموو هێزێک کە شەڕ خواز بێت لە پێش 50 ساڵەوە ئێمە باسمان لەوە کردووە لە پێش 50 ساڵەوە لەگەڵ ئەو کاتەکە من ئەندامی ئەنجومەنی پیران بووم کە وتومە پێویستە کە گەشتێکی زۆرم کرد لەگەڵ وڵاتانە پێش شەڕی ڕۆژی غوفران
من ئەتوانم بڵێم ئەو کاتە هەستێکی زۆر سیر بوو کە باسی ئەو بارودۆخیان بۆ کردم. ئێمە ئەو کاتە کە وێنەمانەگەر وێنەی ئەو کاتە پیان وتم ئەتەوێ وێنەی ئەو شتانە بگری لە بەردەم هەموو میدیاکانە بەبێ دەنجی وەستاین. ئێمە چەکێکی نهێنیمان هەیە لە ئیسرائیلە. من ئێمە هیچ شوێنێکی ترمان نییە کە بووی بچوین. ئێمە هیچ شوێنێکمان نییە کە هانای بۆ بەرین. پێش 56 ساڵ لەمەوە پێش ئیسرائیل هەموو تواناکی خۆی خسۆتە گەڕ بۆ ئەوەی کە ئەمنیەتی ئەمریکا بپارێزێ. ئەوە بزانن کە بێگومان ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا لە پشت ئیسرائیلەوە لە پێش جوولەکەوە لە دوایانەوە ئەوەستێ لە پشتیانەوە وەستێ. ئێمە پێویستە ئەوە بزانن کە دایمە لەگەڵ ئیسرائیلەکانە لە یەک ڕێگایە بین. بەرامبەر هەموو ئەو هێرشە بێزراوانی کە بەرامبەریان کرا ئەو کردەوە بێزراوانی کە بەرامبەریان کرا. بەڵە بەڕێزانەوەی بینیتان بەشێک بوو لە قسەکانی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا سەبارەت بە و گرژی و ئاڵۆزانی کە ئێستا لە ئیسرائیل و فەڵەستین ڕوویداوە. کاک هۆزان بۆ دووە پرسیار دێم لای جەنابەت ئەگەر ئەوەی جەنابەت باسیەکەی ئەو ڕێگە چارانەی خستە بەرچاو بۆی ئەم کێشانی ڕۆژاوا بە یەکجاری چارەسەر بکرێن پێشبینیەوە دەکەی دانی بەو نزیکانە بچنە سەرمێزی گفتوگۆ؟ پێم وایە دوای هەمووی شەڕ و جەنگێک پرۆژەی ئاشتی دەست پێ دەکات. هیوادارم کە ئەوش ببێت بۆ ئەوەی کە کاوڵکردن و وێرانکردن ڕاوەستێ بڕاستی، چونکە ژێرخانی ئابووری لە ڕۆژاوای کوردستان زەربەیەکی زۆر گەورە خوارد بڕاستی لە کۆبانی لە جێزیرە لە نەوچەکانی دیکە. ئەمەش مەترسیە بوو سەرژیانی خەڵکیانی، چونکە خەڵک برسی دەبێت ئاو نامینەی ژیان نامینێ بڕوا بکە. ئێستا هەرمی کوردستان 260,000 پەنەبەری لێیە. من دڵنیام لەوانەی دووبێل خەڵک بگەڕێتەوە بۆ ئێرە و لە جاران خراپتر ببێت، چونکە ژیان نامینێ ئاو نەما ئەوە نەما بە جەماعەتی خۆمان لە ئیقامات و ئەوەنە خۆیان ئامادە بکەن کە کوردی سووریا جارێکی دیکە دەگەڕێتەوە بۆ هەرمی کوردستان و ژمارەیەکی زۆر دێت. ئەو کاتە چی دەبێت؟ یعنی کێشە بۆ هەرمیش دروست بێتانی. بۆیە داواکارم کە ئەم کێشەیە هەرمی کوردستانیش هەوڵ بدەن لایەنەکانی سیاسی هەموو بێئیسلامیەکان و کوردستان و دەسەڵاتی هەرمی کوردستانی حکومەت و خۆشی هەوڵ بدە لەگەڵ ئەمریکا لەگەڵ لایەنی پەیوەندیدار کە بکەن گفتوگۆیەک لە نێوان ڕۆژاوای کوردستان و تورکیا و باشووری کوردستانیش ئەوە ڕوو بدەت پێکوەرێت بۆ ئەوەی کە ئەو کێشانە بە دیالۆگ چارەسەر بن و ئەو شەڕە نەمینێ. سپاس بۆ بەڕێز سوزان ئەفرینی ڕۆژنامەنووس کە لە ستۆدیۆ لەگەڵمان ئامادە بوو. بەخێر بیت. پانۆراماتان پێشکەش کرا، شاد و بەختەوەر بن.